بەڕاستی ئەمە کەمترین شتە کە مامۆسایانی زانکۆ بۆ داواکردنی مافەکانی خۆیان چی وەکو شایستە داراییەکان چی وەکو شکۆ چی وەکو ئەو بەرزکردنەوەی پلە ئەوانەکەەوە چەند ساڵێکە بە زۆر مستەم ڕاگیر کراوە و بەڕاستی مامۆسایانی زانکۆ چینیەکە نەبێ ئاگیان لە خەڵکی تریش بێ یعنی بە حقت ئێمە ئەوە خەمی خەلکە ئەو خەلکانەمان بخواردا کە لە دەریای ئیجەخنکان ئەوانەی کەوا ئێستا نەخۆشن و حکومت کرد و خستویانێتێ بار و زروفێکەوە کە ناتوان دەواکانیان دابین بکەن ئەو گەنجانەی کەوا سەر تاپەژیانن بۆتە ناومێدی بەڵام بەداخەوەی تر هەڵوێستەکار ئەوەندەیە کە ئێمە تاوەکو بەردەوامە بین ئێمە وەکو مامۆستایانی ناڕازی وەکو مامۆستایانی زانکۆی چرم و ئەم خێمەیەمە کە لێرەدا ناوە بۆی کە پەیامێ بێ بۆ بەڕاستی بۆ حکومت و بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ زانکۆکان یعنی ئەمە گاڵتە جاڕێکە بە مامۆستای جامعە ئەکرێ سوکایەتی مامۆستا ئەکرێ یعنی بەڕاستی کەسێک نییە خەمخۆر بێ کەسێک نییە بەدەمتەوە بێ کەسێک نییە کە لاو لێ بکاتەوە گۆ لێ بگرێ ئیشەکانە بۆ بکەن وعدی ڕاز نییە هەمووی قسەی سەر کاغەزە و ئەوتری و دوایی جێبەجێ ناکرێت بۆیە ئێمە ئەم خێمەیە لا ناچێ بەڕاستی و ئاوا ڕۆژانە لێرە وەکو دەوامدا ئەنیشین یەکێک لەوانە بەڕاستی ئەمانەیە شکۆ بگەڕێتەوە بۆ مامۆستای زانکۆ بۆ فەرمانبەری زانکۆ بۆ خوێندنی باڵا بەڕاستی ئێمە شکۆمان شکێنراوە نقطەیشکە لە نقطەکان داواکارین کە وەزیری خوێندنی باڵا کە لە مؤسسەی باڵای حکومەتایە و مەسئولە لە ئێمە لەگەڵ وەزیری دارایی لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت لەگەڵ سەرۆکی حکومەت بەڕاستی ئەمانە بێنە سەرخەت کۆنفرانسێکی یعنی ڕۆژنامەوانی ببەستن بزانن هۆکار چی ئێمە ئاوامان لێ هاتووە ئێمە لەم بەینەیە تیا چوین ینی نازانین لە چ بارێکا تێبگەین بە چ بارێک تێبگەین